خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ کارانم بەیەکەوە پانۆڕامایان شەوتان پێشکەشەکەین. تەیب سامی لە هەولێرە کۆمەڵێک بەرپرسی باڵای هەرێمی کوردستان پێشوازیان لێ کردو لەمەوە کە کێشەیەکی داراییە ئەڕۆین بۆ کۆی کێشەکانی تری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا. هەوڵەکانی چارەسەر بۆچی بە دەرەنجامێک نەگەیشتون کە بتواندرێت زامنی مانگانەی موچە بکات لە کاتی خۆیدا. بۆ تەیب سامی لێرەیە یاخود ئەگەر کێشەکان چارەسەر کراون بۆچی هەموو مانجێک موچە دواکەوە ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان چی بۆ لەو بارەوە. ئەم شەو پانۆراما گفتوگۆکە لەگەڵ بەڕێز دکتۆر تاها محەمەدەمین ئەندامی خولی پێشووی ئەنجومەی نوێنەرانی عێراق. دکتۆر جان بەخێر. سپاس. دکتۆر من کەوتم تەیب سامی لێرەیە ئەمە بەشێکە لە کێشەکەمان لە سوشیال میدیاش پێشەوە پیشانم دای مەسەلەن هەر لە ئێستا دەستیان کرد بە گۆرانی وتن بەسەریە چکە موچەکە لای ئەوانە. دەرەنجامی ئەو کێشانە بۆ ئەوها بە ئاڵۆزی هەڵپەسێراوی تا ئەم دەقێ ماونەتەوە. زۆر سپاس کاکزانە هیوادارم سەرکەوتوو بن لە هەموو ڕوویەکەوە. سەراحەتەن ئەگەر ئێمە بینە سەر مۆزوعی بابەتی موچە و بابەتی دارایی کە فترەیەکی زۆر هەتاکو لەو خولەی کە من پێشتر لە پەرلەمان بووم هەر لەو کاتەوە ینی بۆ پرۆسەیەکی دوور و درێژ بەبیرمە ینی ئەو کەیسە بەسپاسێکی زۆر و کاقوبات ئەرکی هەڵکێشا کە بە دوات چوون بە دووە بەو کێسەیە بڕات و سەرکەوتوو بوو لەوەی کە قەنعات بە هەردوو لا بین هەم حکوومەتی هەرێم کە خۆی نوێنەرایەتیە کرد و هەم بەوەی کە حکوومەتی عێراقیش و لایەنەکان کە دژی ئەو بابەتە بوون. چەندین ئەمەی کە ئێستا هەیە ئەم با بڵێن ئەم نەتیجەی کە ئێستا هەیە نەتیجەی ئەو چەند ساڵەیە کە کاقوبات کە وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان نەمفاوزاتە بوو لەگەڵ حکوومەتی عێراقیە کە بۆ خۆشم چەندین کۆبوونەوە لەگەڵ یا بەشدار بووم کە ئەو کاتەکە بە بیرم بێت. گرێکشوێرەکان زۆر بوون ینی کێشەکان زۆر بوون هەردوو لا تاگەیشتە قەنەعات بەوەی کە هەرێمی کوردستان بگاتە ئەم دەرەنجامی ئێستا یانەوەی کە ئێستا مەیبینین دەرەنجامە ئەوە نەتیجەکەیە. ینی ئالۆستری شە بۆ گەرە هەوڵانەوە زۆر نەک هەر ئەوە بۆ خۆی هەر ئاڵۆز بوو یعنی ئەوە نەبوو بڵێ کە شتێک بێ حکوومەتی عێراقی لەو قەنەعاتەیە بۆ ئیوت بۆ من پارەت بەمە ینی تۆ هەرێمێکی تو ئۆتانێ نەوتە فرۆشیت و نازانم چی و خاڵە سنوورەکان و لاخر یعنی کۆمەڵێک کێشەی زۆر با بڵێن کە حەلی زۆر قورس بوو لە بینیانە هەبوو تا گەیشتە ئەو نەتیجەی لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمە. ئەمە وەکو با بڵێن لایەنێک کە کاقوبات ئەو کاتە ئەرکی خستبە سەرشانی خۆی و خۆشبەختانە سەرکەوتوو بوو لەوەی کە قەنەعات هەم بەوەی کە حکوومەتی هەرێم قەنەعات بەوان بێن بە هەموو لایەنەکان خۆتە زانی یعنی خۆ هەر شێتی نیشتیمانی ناو حکوومەتی هەرێمانیە بە دەرەجەی یەکەم بڵێن پارتی دیموکراتە کە سەرۆکوەزیران لای ئەوە و هەم قەنەعاتیشی با بڵێن حکوومەتی عێراقی هێنا بۆی کە ڕاستە ئێمە بەشێکین بەس ئەتوانین لەوەی کە بگەینە تەفاهمێک کە بڵێن کۆمەڵانی خەڵک لەم مشکلەی کە ئێستا هەیە وەکو موچە و بابەتەکانی تر لەو تەنگەشەیە دەریانکەین. بەهەرحاڵ گەشتە ئەو نەتیجەی کە ئێستا هەیە ئەمە یەکێ لە خۆتە زانی مەسەلەکان ڕاستە دیویشی قانونی و تەشریعی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە دیویشی سیاسیشی هەیە بەڵێ ئەمە ئەومان لەبیر نەچێت چکە دوجار حکوومەتی عێراقی لە کۆمەڵێک با بڵێن کوتلەی سیاسی پێکاتون کە ئەمانە هەمووی نوێنەرایەتی چەندین حیزب و تاقمون دەستە ئاکات خۆتە زانی لە ئیتاڵی تەنسیقیە خۆیانە بینەوە جا ئەم ئەرکەش دیارە کاک باوڵ بۆ خۆی خستی سەرشانی خۆی لەوەشە هەر نەجاحەت هێنا کە ئەو نزیکایەتیە لە نێوان حکوومەتی عێراقی و لە نێوان حکوومەتی هەرێما دروستکات و بۆ پاڵپشتێکی زۆر باش بۆ ئەرکەکەی کە قوبات کە توانی لە دەرەنجامە ئەو نەتیجێ بێن کە ئێستا مەیبینی. باشە بۆ بە مەسەلەی پێت وایە هەندێک قەراری باش لە محکەمەی فدرالی دەرهەق بە موچە تەنانەت لە ئەنجومەنی نوێنەران لە ئەنجومەنی وەزیران مرونەتێکی ئەگەر باکگراوندێکی سیاسی شەبێ کاکتۆر بەڵام بۆ لە هەرێمی کوردستان مەوزوعەکان کورت و مختصر شکستە هێنن. وستاز خۆتە زانی مەسلەی موچە ینی ئەمە ینی ئەگەر بگەڕیتەوە دواوە پێی تاریخی ئەم مشکلەیە لە ناو هەرێمە سیرکەی کۆمەڵێک کێشەی زۆر ئاڵۆزی تێ هەیە
مەسائلی بندیوارە نازانم چی ئەم هەموو تاعیناتە ئەم هەموو خەڵکە ڕاستیتیا هەمووانە بەڵێ ڕاستیتیا طبعاەوەی کە بەغدایڵێ طبعا يعني تۆ يعني هەنێ خۆ ئەمە داتایە يعني کابرا داتاکە بینی ئەی خاتە بەردەستی خۆی يعني مقارناکە مانای چی يعني ئەم خلافاتانە هەیە يعني خۆ ئەمە واقعەکە ژینە خۆ بەغاتەوە قرار درراوە و مشکلی موچەش کۆتایی پێ هاتووە يعني مەسەلەکە وە نییە کاک دکتۆر ئەگەر بربەستێک نەبێ یان گرێ و گۆڵێک نەبێ بەغداش دەتوانێت لە خۆیەوە پەڵ بگرێ ئەگەر مەبەستی کێشەکە لەوەی دوو سیستمی جیاواز دوو سیستمی جیاوازە يعني تۆ ئەبێ مەسەلەن ئێمە من خۆشبەختانە من لە تیڤی و سوشال میدیا ئەوانەیە بینیم کە با بڵێن موچەخۆرانی تەقاوت و با بڵێن خاننشینیان کە چەند دڵیان خۆش موچەکانیان گەیشتە حدێک کە بەڕاستی تا حدێک ینی مەشاکیلەکانیان بۆ کەم کاتەوە ئەمە لەوەیە بوو کە حکوومەتی عێراقی خاوەنی سیستەمێکی جیاواز بە ئەمەوەکو نمونەیەک باسەکەم سیستەمێکی جیاواز بوو لە مەسلەی خاننشینان کە سیر کە ئێستا ئەوان معاشەکانیان هەمووی خۆشبەختانە هەمووی باش بووە لە حکوومەتی هەرێما سیرەکەی سیستەمێکی تر بوو کە بە هزار حاڵە حاڵ کە ئەدبینی بەڕاستی ناڵە و ئازاری خاننشینە لەسەر تەلەڤیزۆن کە چەندین جار کە هەموو مانگێک کە ئەمە دووبارەت بوو هەر لە خۆت و پیا و جەرگیە سووتا یعنی ناخۆش بوو حەق و حەقەدەی کە ئەدبینی بەرحاڵ ئێستا شتەکان وردە وردە بەرەو باشبوون هەڕوە بەڵام تا ئەگاتە تاوسەکەی خۆی و ئەو هەموو ڕێژە ژمارە زۆرەی کە لە موچەخۆرانە هەیە لە سلکی ئەمنیە هەیە کۆمەڵێک لەو بابەتانی کە بە بەردەوامی ئێمە گوێبیستین لە جاچل لە تیڤی بیچی لە سۆشال میدیابێ ئەمانە هەمووی کێشەن ئەبێت مقارنە بکرێن من یەک نمونەت بۆی هێن ئێمە وەختی خۆی کە برادێکی خۆمان لە لیژنەی شەهیدان و کاروباری شەهیدان بوو ینی محاولەیەکی زۆرمان کرد کە موچەی شەهیدان بێتە سەر حکوومەتی عێراقی کە هاتینە سەرەوەی کە ئێمە چۆن ئەم پرسە چارەسەر بکەین بەڕاستی کۆمەڵی گریکوێری تیا بوو نەمانەزانین لە چۆ دەست پێ بکەین کە فریای ئەوە ناکەوە ینی ئیشێکی یەک ساڵی نەبوو دو ساڵی نەبوو بۆیە تۆ مقارنەی یاساکەت بکردای بۆ تۆ مقارنەی کۆمەڵێک بابەتی تر بکردای ڕێنمایەکان بکردن لە نێوان هەردوو لایە ئەنجا ئەگەر بمانتوانێت مەسەلەن هاوتای ئەو سیستەمە بکردێت چ لە حکوومەتی عێراقی چ لە هەرێمە جا لەبەر ئەوە ینی کێشەکە لەوەیە هەردوو لا دوو سیستەمی زۆر جیاواز بوون يعني ئەوەی کە ئێستا هاتووە ڕاستە ئەوەی ئێرە کاکتۆر باش ڕاشکاوی بڵێن سیستەمە یان گونجاندنێکە و ینی من نتوانراوە باسی یەکەم سیستەم خۆ ئەگەر سیستەمان هەبووە کاکزانە ئەمە هەموو کێشەیەمان تووشە بوو منیش باسیەوەکەم بڵێ یعنی سیستەمی حکومڕانی ئەوە جیاوازە من وەکو ئەڵە تەساهولات بۆ قسەکردنی ناقەشی بینی خۆم ینی ئەژی ناگرێت تۆ بێتە سەر حەق لە حکوومەتی عێراقی سیستەمە هەیە لە حکوومەتی هەرێمیشە ئەو شتە ئەو سیستەمەیە کە ئێمە پێی ئاشناین مەسەڵەن حکوومەتێک خاوەنی سیستەم بێت و دام دەزیاکانی بەتەواوەتی بە سیستەم ڕوات و تۆ ئەگەر سیستەمی هەبێ موچە چۆنە بدواکەوێت مەسەلەن وانە با بارودۆخی دارایش قورس بێ با نازانم کۆمەڵێ مەسائلی تر بێ ئێستا تۆ ئەگەر مقارنەکەی لەگەڵ وڵاتانی تردا تۆ موچەی بڵێن ئەوانەی موچەخۆرن لە 25 مانگە کۆتایی پێ هات ینی تر کابرا موچەکەی خۆی وەرەگرت لەبەرەوە تۆ مەسلەی سیستەم ئەوە مناقەشێکی دوور و درێژە یعنی تۆ بێ هەموو دام و دەستگاکان هەموو ئەوانەی کە علاقی بە بەڕێوەوانی لەوانی ئەوەی بەغدا بەڕێزت ئەنجامی ئەنجومەی نوێنەرانی عێراق بوو لە چوارچێوەی دەستوردا سەپۆرتێکی قانونی هەبێ بس لێرە کەمتر ئەو سەپۆرتە قانونیە بووە کاکزانە تاکو حکوومەتی هەرێم گەیشتە ئەو قەنەعەتی کە ئەبێت ینی با بڵێن ئەوەی کە لە دەستورە هاتووە تۆ ئەبێت داهاتەکانی خەڵە سنوورەکانت ئەوەی ناخۆ دەرەوە هەمووی بگەڕێتەوە وەغدا ئەمە قورس بوو بەڕاستی ئێمە ئەو کاتەش هاوارمانە کرد کاکە با ئێمە ئەو خطوەیە بنین بەلایانی کەمەوە بتوانین باری دارایی یاخود باری قورسی سەر خەڵک کەم بکەینەوە و نەتیجەکەی هێروایلی هات نەتیجەکەی تاکو و بۆرێکە نەگیرایەوە لە تورکیاوە تا ئەو زەختە دروست نەبوو ئیشەکە نهاتە سەر پێی خۆی یعنی ئەمەیە کە مۆزوعەکە کە وای لێ هات خۆ ئەگەر ئەوە نەبووایە هەر بەردەوام بوو بەڕاستی ینی ناگەڕاینەوە سەر ڕەنگە ئەو کۆدەنگیان یەقلیمی و دەوڵەتی کە هەبوو مەسەلەن حکوومەتی هەرێمە بێ بگەڕێتەوە بۆ بەغدا بەپێی دەستور کاروبارەکانی خۆی بەڕێوەبەرێت ئەبێت داهاتەکان بچێتەوە بەغدا ینی ئەمانە هەموو کۆمەڵە زەختی دەولی و باڵین ئەمریکا و ئیقلیمیش بوو تا حدێکی زۆر ئەنجا گەیشتە ئەو قەنەعەتی کە بەڵێ ئەبێت بەپێی دەستور ئێمە بێ وا بکەین و لا یازالی شێشتا ئەو گروپ شوێرانەی مەسەلەن تایبەتە بە ناردنی داهاتی ناوخۆ ئەمانە هێشتا هەر بەردەوامە حکوومەتی عێراقی ئەڵێت بۆم نەهات حکوومەتی هەرێم ئەڵێ وەڵاو ئەو نەم ناردووە جا ئەمام
چەلەحانی و مناقەشەی تا ئێستاش بەردەوامە. بەڵێ باشە بەڵام کاک دکتۆر ئێستا بەم دۆخە هەرێمی کوردستان ئەتوانێت ئەو یاریە لەگەڵ بەغدا بکات چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی دەستوری و یاساییشەوە تا ئەم ئەوە دەستوریەکە وازەحە بەڵێ ئەوە دیارە و ئەبێ بۆ نوع مامەڵی لەگەڵا بکرێت. ئێستا مەسلەیەکی تری شاتۆ بەڕاستی بانقی با بڵێن فیدراڵی ئەمریکا و لەگەڵ بانقی ناوەندی حکوومەتی عێراقیە بەڕاستی با بڵێن هاو ئاهامەنگیەک و یا با بڵێن بڕیارێکی یا کۆدەنگیەکی هەیە کۆدەنگیان هەیە کە هەمووی ئەبێ بەپێی ڕێنمایەکانی بانقی فیدراڵی ئەمریکا بڕات بڕێە. يعني من خبركم خوێن دەوە مثلا نوێنەرانی بانقی بڵێن حکوومەتی عێراقی هاتن هەتاکو چوونە بازاری دۆلارەکەش ئەو چەند نووسنگەکان گەڕان کە بزانن چۆن مامەڵەی باهینەکانە هەتاکو لە ئاسی عالەمیش ئەمریکا زەختێکی زۆر گەورە ئەکاتە سەر دەوڵەتانی ئەوروپا کە بە شێوەیەک لە شێوەکان ئەبێ کۆنتترۆلی ئەو هاتوچووی با بڵێن ئەو پارەیە بکات هەتاکو ئەوانەی کە لە دەرەوەی بانقەکانەوە دەرەچێت. ئەمە یەکێ لە نقطەکان بوو کە بەڕاستی ئەمریکا زەختێکی یعنی وای کردکە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەو نوع مامەڵە نەکرد بۆیە وای کرد کە نزیک بێتەوە لە حکوومەتی عێراقی و بستنە ژێر ڕکێفی ئەوەی کە با بڵێن داهاتەکانە چ لە ڕووی بانقەوەیە لە چ لە ڕووی داراییەوە چ لە بابەتەکانی تر بکە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێبکەوە. مەبەستم لێرە ئەوە بوو بۆ دۆخە ئێستا مثلا هەر مانگە و کێشەیەکەیە مثلا هەر مانگە و گرفتێک بۆ موچە دروستە بێ هەر مانگە و مثلا حتا لەسەر مەسەلەی نەوتیش ڕێکەوتنیشی کۆنکرێتی نییە نەگەیشتونەتە دەرەنجامێک یعنی هەستەکەی هەندێک لە پەرلەمانتارانی ئێستای ئەو خوڵەی ئەنجومەی نوێنەرانی عێراق باز لەوەکەن کە جۆرێک لە مماتەڵە دەستی پێکردنیە بەبەست ئەو دەستی پێکردە نەتیجەی ئەبێت بۆ هەرێم کاکزانە تۆ ئەوەی ئەو پارەی کە با بڵێن با ئێمە وا قسە بکەین ئەگەر زەختی دەولی نەبێت تا حدێک زەختی ئیقلیمیش و هەندێک لە وڵاتانی دەوروبەریش نەبێت ڕواناکەم بە ئاسانی حکوومەتی عێراقی بکەوێتە ژێر ڕکێفی ئەوەی کە بێت ماگانە پارەت باتێ لە بەلاش کە تۆڵی من ئەکاتە بەلاش تقریبا نا هەیتر یعنی ڕاستە ئێمە بەس ئەوە مەرجی خۆی هەیە مەسەلەن تۆ ئەڵێت کوا داهاتەکانی تۆ ساڵانە ماگانە کە لە خاڵە سنوورەکان و ناوخۆ لە نەوتونە نازانچی ئەوانە کوانێ کام ژمارەیە کە ئێمە وەختی خۆشی ینی گەورەترین معاناتمان هەبوو لەگەڵ ئەو مەسلەیە چەند کوانێ ئەم داهاتانە چەند جار هاتوتەوە خەزینەی حکوومەتی عێراقی لەبەرەوە ئەمانە هەمووی داتایە اینجا مەسلەی وەکو باسم کرد مەسلەی با بڵێن ناردنی پارە مەسلەی بە بانقیکردنی دارایی هەرێم بە قوتکردنی کەرتی بانقی لە عێراق ئەمانەش بۆ خۆی هەر زەختێکی زۆر زۆر و بەڵام نقطەکە لێرە ئەمەیە ئەڵێم ئەگەر زەختی دەولی نەبێت تایبەتی ئەمریکا حکوومەتی عێراقی ئەوەنە بە ئاسانی ناکرێتە یعنی ئەوەش ناکە کە هەیە بەتەشیت چونکە تۆ لەلایەکەوە تۆ نەوتە دەفرۆش ئازامەگرێسە بە قاچاق بڕوە یعنی ئەمانی کە ڕاپۆرتەکان باسەکان يعني ئەمانە هەمووی واقعێک بوون لە بەرچاوی هەم دەوڵەتانی دەوروبەر و هەم لە بەرچاوی حکوومەتی عێراقیش ئەم شتە ئەکرا لەبەرەوە حکوومەتی يعني قرس بوو لەوەی کە تۆ بێ قەنەعەت بە حکوومەتی عێراقی بکەی کاکە باشە ئەوەی خۆم بۆ خۆم ئەوەی تۆشە خۆم ئەخر ئەوەش ناکرێکە يعني بۆ خۆ سیستەمێک یا با بڵێن ڕێکەوتنێک لە نێوان هەردوو لایە دروست بێ وەکو کە ئێستا دروست بووە بەڵام هیچ چارێک نییە تازە ئەبێت جا ئێستا بێت مانگی تر بێت دوو مانگی تر نازانم ئەو کێشانە بێ هەمووی حل کرێ چونکە کۆتایی هاتەوە مۆزوع هیچ ئەمەلێک هەیە بۆی هەرێمی کوردستان گەڕێتەوە سەر ئەوی بەڕێزت باس کرد کەفەرێکی جوانت بۆ کردوت ئەو سیستەمە ئەو جۆری حکومڕانی و بەڕێوەبرنا ئەمەلێک هەیە بگاتەوە ئەوە ئێستا تقریبان بێدەنجەکەیە لەوەی بە قاچاق نەوتە فرۆشتەوە حقیقەتەوە خەڵکە بینیانی خۆم نیژنێڵێ بەڵێ بەدیوێکی ترە داهاتی ناوخۆ 40 ملیار 50 ملیار هەندێک جار تا 76 ئاگام لێ بۆ کە نێراوەتەوە بۆ بەغدا بە حسابە و لەسەر ئەو یەکرد باسەکرێ وڵای ڕقمەکان و لەسەر نەوتیشانە گەشتونەتە هیچ دەرەنجامێک خۆ جەنابەت لایت معلومە تا ئێستا نەخێر وانە باشە ینی هیچ ئاسۆیەک هەیە کە حکوومەتێرم بتوانێت جارێکی تر بەو شێوازە بێ بە فۆرمێکی تر بێ بۆک خۆیان ئەڵێن لە دەستی بەغایانە بن کاکزانە ئێمە یان تەواو ئەگەر واقع لێک بینەوە بەدیل چییە
ڕێگەوە يعني مثلا بديل شيء اگر ڕێنەکەوی بديل شيء ئەوەی کە خەڵک خۆ گونجاندنیان ناو نابوو پاشەکەوت و لێ بڕین و شەشمان موچە نەدان و تۆ خەڵک تا حدێک ئەوە تا ئێستا با بڵێن تحملی کردووە ئەی دوای ئەوە چی ڕۆیات ئێت وای لێت خەڵکەکە ئیتر لەسەر جاداکەوێت لە برسا کە تۆ پارەی نیتی و کە حکومت نتوانانی شوکارەکانی بەڕێوە بێت و بودجەی تەشغیلی نەبێت و نتوانێت هەموو مانگی بەڕێک و پێکی باڵێن موچەی خاننشینان موچەی کەسوکاری سەربەرزی شەهیدان موچەی مۆزەفین موچەی مامۆستا نازانم چی ئەگەر تۆ نەیە ئێوە خەڵکە چی لێت ئێ باشە ئێ بەدیل چییە کە ڕێ ناکردی خۆ هیچ بەدیلێکیشن نیە خۆ ئەبێ ئیلا چار نیە ئیلا ئەبێ ڕێکردی بەڵام ئێمە قسە لەسەرەوە ناکەین ڕێ بکەیت تازە ڕێکەوتون يعني واقعەکە ئەوەیە کە ڕێکەوتون میکانیزمی هەنێک وردەکاری هەیە کە ڕەنگە خلافات هەبێ من نازانم يعني میکانیزمە ڕەنگە وەزارەتی دارایی بۆ خۆیان سەرۆکاتی ئەنجومەنی وزەرا بزانێ يعني مشکلەکەیان چییە لە ئەو وردەکاریانە کە تا ئێستا وای لە تایب سامی کردو بێت هەرێمی کوردستان خۆی بێت نازانم يعني ئەگەر ڕەنگە وەکو بۆ ئەنجومەنی لێ بێ خۆی فدراڵی خۆی بیکە ئینەکام بکە وای لێ هاتووە يعني کابرا هاتووە بۆ ئێرە بزانین کێشەکەت چییە بۆ وایە ئەگەر خوێندنەوەی بکەی لە دوورەوە پێ وابێ واقعەکە وایە يعني دیارە هەموو مانگێک خەلەلێک هەیە ئێ باشم خەلە بۆ يعني یەک مشکلەی تریشمان هەیە يعني هەنێ جار هەیە ئێمە من هەندێک با بڵێن نمونەیەک بۆ باسکەم يعني ئێمە کۆمەڵێک زانکۆمان هەیە لەم ئەم زانکۆیانەی خۆمان زۆربەی زۆری اعترافاتی هەبوو لە حکومەتی بەغایە هەندێک لە کولیەکان کە کولی تازەیان کردبووە ئەمە نمونەیەک باسەکەم هەندێک لە کولیەکان کە کرابوونەوە با بڵێن حکومەتی عێراقیان ئاگادار نەکردبووە کە استحداثی کولیەکان کراوە ئەو کولیانە مەسەرەن جاری وایە تەلەبیەک لەم کولیانە چێ بۆ کەرکووک چوزان لەوانەیە بچێ بۆ بەغا يعني نەقڵ بێت مەسەلەن بۆ وڵاتی شەوری پڕڕەنگە بەڵێ يعني تۆ خارجیە بێت ئەبێ بچێ پێویستی بە مسادقەی وەزارەتی خارجی هەیە تۆ کە چیتە دلیلی جامعاتی عێراقی لە جامعەکانە ئەم کولیتیان نییە ما بەسم لێراچی خەلە لە ئیدارەیەکە زۆر بەس بەلەنا وەزارەتەکانی ژەوەیان کردو مەسەلا بێ وابێت چونکە تۆ ئەم خەلەلانە تۆ هەر شتێکەکەی کاتی کە تۆ تەنسیق دروستەکەی لە نێوان ئەو بەتایبەتی ئەو بابەتانی کە هاوبەشە لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی عێراقیە تۆ ئەبێت ئەو تەنسیقەت هەبێ ناکرێت تۆ من لە خۆمە وڵا خۆ من حساب و حکومەتی عێراقی ناکەم بۆ خۆم ئیشی خۆمەکەم ئێخ ناکرێت کاکە چونکە تۆ لە لایەکی تریشەوە پێویست پێ بێ ئەوە خۆت جەنابەت باس کرد پێویست بەوەیە کە بچی لە وەزارەتی خارجیە تۆ تەزیقی شادەکانی خۆت تۆ کلیەکەت دەکەنە بێ یەکەواتە ئەوە بۆ ناکرێت هەمان ئەو دەردەیە کە لە ڕەنگە لە وەزارەتەکانی تێ چونکە تو ئەو تەنسیقاتانی کە ئەکرێ ئەبێ حکومەتی عێراقی بەتایبەتی لەو بابەتانی کە هاوبەشن ئەبێ حکومەتی عێراقی ئاگادار بێ ئێستا تۆ لە مەسەلەی موچەیە موچە هاوبەشە تۆ لە وردەکاریەکانی ئاگاداری نەکەت یا خەلەلێک دروست بێ یا نازانم ئەو کێشانێک کە دروستە بێ هەر لەو بابەتانە بۆ ڕەنگە وابێ لەبەرەوە تۆ کاتێک لە پرسێکی هاوبەشی لە نێوان ئەو با بڵێن جهتانە یان ئەو با بڵێن ئەو شوێنانەی کە لە حکومەتی هاوبەشە لە نێو حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستانە بەڕاستی بێت تەنسیقەکە تەنسیقی ئیداری سەڕ بێ ناکرێ من بڵێم وڵاهی مەسائلی نەتەوەی ئەمانە تێکەڵکەم لەسەر مەسائلی ئیداری بە مەسائل نەتەوەی ئەو مەوزوعە والله کاکزانە مەسائلی نەتەوەی مەسلەیەشی پرسێکی گرنگی گەورەترێکە وەگەرەوەی کە تۆ بچووکی تۆ لەسەر مەسلەیەکی ئیداری یان خۆت کە ئەمە هەرتەنیا هەماهەنگی نێوان دوو حکومەتی فیدراالیە کە تۆ خۆت اعتراف بکردەوە حکومەتی هەرێم کە سەر بە حکومەتی فیدراالی و لە چوارچوەیەکی فیدراالیە کە حکومەتی عێراقیە پرسی نەتەوەی پرسێکی گرنگە ڕەنگە تەنیا پەیوەندی نەبێ بە هەرێمی کوردستانی خۆمانەوە ڕەنگە بە پارچەکانی تریشەوە ڕەنگە پەیوەندی هەبێ بە هەر تاکێک بێ لە هەموو عالەمە ئەمە پرسێکی نەتەوەیە بەس کە سەرپرسێکی ئیداری سەڕف یا تەشریعی یا قانونی ئەوە پرسێکی لە نێوان دوو حکومەتایە کە حکومەتێکیان سەر بە حکومەتێکی مرکزیە ئەگەر کەسێک موچەکەی لەسەر بەغدا بێ پێت وایە ئەنتیمای نیشتیمانی نابێت کاگتۆتا من بەعکسەوە ئەم مەسەلەیە ڕەنگە بخوێنمەوە چونکە تۆ یەکەم ئەمە با بڵێن ئەگەر دوورتان نزیک سەیری ئەم مەسەلە بکەم مەسەلە حکومەتی عێراقی کە هاتووە ئەمە کات ئەمە خێرێک نییە کە چونکە تۆ بەپی دەستور و بەپی قانون واضحە حکومەتی هەرێمیش با بڵێن ئەوەی تا ئێرە هێنەوە ئەڵێ من اتفاقەکەم ئەوەی کەەوە لەسەریش من جێبەجێیەکەم ئەم مەسەلانە ڕاستە ڕەنگە ئێستا دڵخۆشیێکی زۆر هەبێ بڵێ وەڵاهی من
حکومەتی عێراقی ئێستا ئەمژێنێ کەواتە من منتەمیم بۆ حکومەتی عێراقی بەڵام کە وردە کە هەندێک مەسائلی نەتەوەی ئەبینرێت کە لەلایەن نەتەوەیەکی ترەوە پێشێلی حەق و مافی خۆتەکە ئەو کاتە ئینسانەکان بیرکردنەوەیەکی دیوەشترەوە پرسیارە بکەم بۆی ئەو پەیامەی جەنابەت ڕوونتر ینی پێت وایە ئەگەر خەڵک لە بەغدا و موچۆر سبەینە نا حەقیقەوەی جەنابەت دوتت لە بەغداوە ببینێ بێدەنگ بێ لەبەروی موچی لە بەغداوە دەیان سوورترە بێ لەسەرەوەی کە حەقەکەی بستێنێ بڕوا ناکەم لە هەرێمی کوردستانە بۆ دەرەجەی خەڵک سەرکوت کرابێت کە داوای هیچ شتێک نەکا خۆز ئێمە بەتایبەتی لە دەڤەری خۆمانە لە سلێمانی کە ئیبینی خەڵک ئازادە لەوەی کە ڕخنەکانی نێتە سەرجاتە ئازادە لەوەی کە خۆپیشانتان کە ئازادە لەوەی کە داوای مافەکانی خۆی بکات بەڵام وەکو ئەوەی کە بێت و مەسەرەن خەڵکەکە بیرکاتەوە لەوەی کە من ئەچم مەسەرەن لە هەڵبژارنەکان ئەچم دەنگ بۆ قەیس خەزاعلی ئێمە یاخود مالیکی ئێمە قەنعەتم نییە چکە ئەوەی کە هەیە ینی مەسلەیە کە ڕێکەوتنێکە لە نێوان هەردوو لایەکراوە بڕۆ ناکەم بگاتە ئەو دەرەجەیە کە وڵای خەڵک مادام موچەکەی لە بەغاوی من نیم لە زدی حکوومەتەکەی خۆم مەسەلەن یاخود لە زدی حیزبەکانی خۆمان کە لە هەرێمی کوردستان چی لەوەی کە خراپن زۆر خراپن گلیم لیان هەیە گەندەڵن نازانم چی ئەوەی کە باسەکرێت قەناعەتم نییە کە بێتە سەر مەسلەکان کە بێتە سەر مەسلەیەکی پرسێکی نەتەوەی لە نێوان دوو نەتەوەی جیاوازە بڵێت من یم لەبەر خااتری ئەوەی کە موچەکەم لەوێ من بێ پاڵێم بە پاڵ نازانم ئەگە کەیسی دیاریکراوە هەبێت لەسەر ئەو مۆزوعانە کەسێک بچێ وا بکات بەزەوە تامیم ناکرێت لەسەر هەموو خەڵک قەناعەتم وایە خەڵک زۆر دڵسۆزە نیشتمانەکەشی زۆر خۆشەوێ قەناعەتیشم وایە ئەوەی لە هەری من خۆم لە بەغا بوومە یعنی کە ئاهاتمەوە سلێمانی فەرقەکە ئەوە زۆر بووە مەزانی ئەمەی لە سلێمانی هەیە ئەوروپایە و ئەوەی کە لە بەغدایە ئەوە بڵێن شوێنێکی کەوت بووە تۆ یعنی هەر لە خۆتەوە ئەدبینی کە نە خزمەت گوزاریەکی دیاریکراونە پاک و تمیزی ڕاستە موچیان هەیە بەڵام بەو شێوازە نەبوو کە مەسەرەن حکوومەتێکی ئیداری سەر بێت و حکوومەتێک هەبێ بەڕاستی حکوومەت بێ یعنی خۆتە زانێ میلیشاکان زۆر دەسەڵاتیان هەیە بیرنەوتیان هەیە تیجارەتی حڕەکان زۆر خاڵە سنووری هەیە داگیریان کردووە ئەنوا و عشقاڵ اتفاقاتی سیر و سەمەرە هەیە ژێرا و ژێریانی ئەمە ئەوە نییە بڵێ بەڵام بەلایانی کەمەوە کە توی ئەو فەرقا ئەبینی اینجا ئەزانی حەجمی گەندەڵەکان لە شوایە باش بابەتێکی تر هەیە دکتۆر مەسەلەن باسی بەغداد کرد هەژماری من و تەوتین ئەو شەرەچێت تو سەرەوەی کە ئەو پێی وایە ئەبێ هەر ئەو هەژماریم نەبێت کە ئەبینی مەسەلەن هەموو مانجێک موچە دێ کۆمەڵێک چیرۆکی سەیرەبینی پارەیتیانە خەڵک سەرەی گرتووە قەرەباڵغیە عسابی خەڵگانی و شەڕەت دەرونیە لەگە خەڵکاکەن بەس پێم بڵێ فەرقی هەژماری من و تەوتین چی کاکزانە ئەوەی کە لە هەژماری منە هەیە ڕاستە هەندێک نازانم ئەگەر وابێت هەندێک لە بانقە عێراقیەکانیشی تیا لەو مجموعە بانقی کە بەستی بیئاتی بیاش خۆزیر دارایەتی لە ئێستا جوابی تەلەفۆنەکانمان نادەنەوە ئەوەی لە حکوومەتی عێراقیە دیاری کراوە هەستەکەم زیاتر با بڵێن گەرنتی تر بێت لەوەی کە تۆ ئەچیت مەسەلەن لە بانقێکی خۆ من هەموو بانقە و هەمووشی با بڵێن ئیجازی وەرگرتووە لە حکوومەتی عێراقی زۆر هەمویان ئەبێ وابێت یانێ بەڵام ئەوەی کە ئەیبینم ئەو مەشاکلانەی کە لێرە هەیە من لەوێ نەمبینیوە سەراحەتەن یعنی بینیوتە خەڵک لە بەردەم ئەتێمەکە بوەستێ پارەیتیانە بێ لەوێ من ئەم شتانەم نەبینەوە سەراحەتەن یعنی ئینسان بە واقعی قسە بکاتە هەمووی خەڵکەکە لەسەر کارتی خۆی هەیە چێتە سەر حسابەکەی و لە کاتی دیاریکراوی خۆشیە ئەمە نییە کە مەسەلەن تۆ ئەچیت لە ئەیتێمێکە کارتەکەتی تیەکەی تو سیرەکەی یاوەتە ئەڵێ پازوەردەکە و غەڵەتە کە وانە یاوەتە ئەڵێ ئەلم چەند شەوەی ڕابردوو برادرەکەم چوو هەندێک پارە ڕاکێشە سیرەکە ئەڵێ وەڵا پازوەردەکەت غەڵەتە کە ئەنەما شتی واژ نییە یا هەندێک ئەیتم هەیە کە پازۆردی پارەی بیر ناچێتەوە خەسیرە ئەم حاڵەتانە سیرە تۆ ئەچیتە هەر وڵاتێک لە دەرەوە بچۆر هەر ئەیتیمێک تۆ پاری خود ڕاکێش ڕەنگە مەبلەغەکە مەحدود بێ مەسەلەن بڵێ $100 $200 $500 بەس ئەوەت نییە کە بڵێ وەڵاهی ئەمە ئەیتێمە ئەمەگەر خەلەلێکی فەنی تیا بێ بڵێ ئەمە ئەیتێمە پارەیتیانە زۆربەی خەڵک من ئەیبینم لە سۆشیال میدیایە لە با بڵێن لە ئەخبارە لە تیڤیەکانە ئەیبینم کە خەڵک چەندێک جار هەیە بێ ئەو نەبێزار بووە کە نازانێت چی بکە ڕەنگە
جنێو بدە جوێن بایان ئەوە نەبێزارە ئەڵێ من لە فلان شوێنەوە لە دوورەوە هاتووم سیرەکەم ێستا لە ئایتیەمەکان کار ناکەن ئەم بوردەکاریانە پەیوەندیدارە بە یعنی لایەنی فەنی هەردوو لا بڵێن لە حکوومەتی عێراقی و لە حکوومەتی ئەخر حکوومەتی هەرێم حکوومەتی بەغدا ئێستاڵێ چەند جار پێمان وچن تەوتیم بکەن حتا ڕاستە بڕیارەکەی محکمەی فیدراڵی ئەمەیتیانە ئەڵێ بێ تەوتیم بکرێت تاکو تەوتین تەواوکرێ بێ موچە بەردەوام بێ بەڵام هیچ هەنگاوێک نییە 1970 ناوێکیان نرد دوای وەستا ینی ئەمەش گرێکوێرەیەکی دیکە نییە کاک دکتۆر هەرچی ئەو خەلەلانەی کە لە مەجای فەنیە هەیە لە بینی هەردوو لایەوەی کە ئێستا باسم کرد هەمووی مەشاکلن تۆ تازە ڕێککەوتویت و ڕێککەوتنەکەش کۆنکریتیە هیچ بەدیلێکی تریشن نییە و ئەش بێ ببێ ینی ئەوە نییە بڵێ نابێ ببێ ئەبێ ببێ چکە تازە کۆدەنگیەشی لەسرە زەختێکی دەولیش هەیە لەگەڵیا و لەگەڵیشە کۆمەڵێک ئەوەی کە بۆم باس کردیانی ئەمریکا ئێستا نەک لەسەر ئاسی عێراق لەسەر ئاسی هەموو عالەمە زەختێکی زۆر ئەخاتە سەر هەموو بانقەکان کە هەم لە مەجای ئەوەی کە توپچی پارە ڕاکێشی یا هەم وای لێ بکە کە کاشە ئەسڵەن هەر نەمێنێ یعنی کاژ نەمێنێ لە هەر بەکار بێت و ڕقەمانە ئەچێتە سەر پارەکە ئەچێتە سەر کار دەکات لە زۆربەی وڵاتانی ئەوروپای سەر وایە لەبەر ئەوەی کە لە عێراقیش ڕوویە هەر هەمان شتە چکە خۆت زانی کۆمەڵە کێشە ڕوویە کە ساڵانە یا مانگانە چەندێک پارە ئەچوە دەرەوەی کە ئەمە خەتی سوور بۆ ئەمریکا ئەچوە ئێران ئەچوە هەندێک ئەچوە دەسی هەندێک گروپی تیرۆریستی ئەمانە لەبەرەوە ویستیان ئەم شتا وردەوردە قەبارەکەی بچووکەن وای لێ بکەن کە بێتە ڕقم و لە ناو کارت بێ جا ئەم وردەکاریانە چۆن حکوومەتی هەرێم حەلیەکات ئەم کێشانی کە ئێستا هەیەی بەڕاستی ئەوەی تر ئەو گەڕاوەتە سەر خۆیان باش ئەگەر دیسان ئەو پرسیارە بکەمەوە ئەگەر کەسێک لە ڕێگەی ئەو کارتە نیشتیمانیەوە تەوتین خۆچیە بە نیشتیمانی کردنەوە لە ڕێ بانکی یان ئەو بانقانەی کە تەمیلیان لە بانقی مرکزیەوە یان لە بانقی حکوومیەکانە وانێ هیچ پرسێکی بابەتێکی نەتەوەی لە گۆڕەیە هیچ مەترسی لەسەر پرسیینەتەوەی دروستەکە کەسێک لە منفەزەکانەوە موچەوەرگرێن ئەمە چ علاقی هیچ علاقیشی بە مەسائلی ئەسڵەن هەر مەسلەی موچەش علاقی بە مەسائلی نەتەوەی نیە یعنی چ علاقی بە مەسائلی نەتەوە نا خۆ جاوان هەرچی کەڵێن خۆ تۆ ناتوانێ ئەو حساباتانی لەسەرکە ئێمە وەکو جەناب وەکو ئیعلامی و من وەکو ئەکادمیەک بۆ پێشتر ئەندامی پەرلەمان بووە لەبەرەوە ئەم شتێک کە ئیبینین من قەناعەتم نییە بگاتەوە چوارچوەی کە مەسائلی نەتەوەیی بێت مەسەلەن نەتەوەیەکە لە چیایە ئەسڵەن ئەوەی کە وەرەگرتووە ئێستا حکوومەتی عێراقی زیاتر پەرۆشە بەوەی کە توکا کە با من موچەکەت بۆ بنێرم يعني هەندێک تەسریحاتی ڕەنگە تەیف سامی ببین پەرۆش بێت کاکە با موچەکەتان بە خەلەل تۆ ئەمە لە بینی حکوومەتە یعنی ئەمە هین نییە مەسەن اتفاقێکی سەرزارێکی نییە کە تۆ مکرد باشە موچەکەم بۆ منە دوای لیستەکەت بۆ نێرم خۆشتیوانە بێ کاکە تو کە لیزە نێری خۆ تەدقیق کاتەوە لە سەد دیارە خەلەلی تایە خۆ ئەگەر خەلەلی تیانێ بۆ موچەکەت بۆ نار بۆ پێشتر بۆی نردووی دیارە خەلەلێکەیە لەبەر ئەوە من قەناع نەخێر ینی جوابەکە ئەوەیە کە بڕواناکەم نەخێر هیچ علاقێکی بە مەسائلی نەتەوەی نییە ئەگەر پەیوەندیدار بێ بەوەی کە تۆ پارێک لە کابرا ئاسانی لە هیچ و خۆڕایی بڵێ وڵای من پارەت بۆ نێرم تۆش وڵا داهاتەکەت نایەمێ ئەو چیەکات یعنی ئەگەر ببیتە سەر مەسەلەن ئەو بڕگانی کە لە دەسوورە هەیە تۆ بێ لە ساڵ پەنجای داهاتە خاڵە سنوورەکان و ناوخۆ نەوت تەسلیم کەیت و عقودی نەوتەکان کە پێشتر چۆن کردوتەوە چۆن لەگەڵ شەریکاتە اتفاقی کردوتەوە بێ هەمووی سافکەی لەگەڵیا لەبەر ئەوە تۆ کە تۆی نایی سافکەی خۆ ئەویش بە ئاسانی تەسلیمە نابێ خۆ بەت لەسەر چه ئەساسی پارە بۆ بنێرێ تو ئەگەر اتفاق هەبێ لەسەر مەسەلەکە دەستور بێ خۆ ئەبێ لەسەر ئەساسی خاڵەکانی جێبەجێکردنی خاڵەکانی دەستور تۆ ڕێبکەوی ئەو چاوەڕوانی ئەوەیە ئێکە تۆ لە لایەکەوە گەربی مماطلە بمکە دڵنیا بە بەرامبەرەکەش هەم مماطلە لەگەڵاکە ئەگە سیاسەتی لەگەڵا بکەی ئەویش سیاسەت لەگەڵاکە ئەگە تەسلیمی نەکەی ئەویش تەسلیمە ناکە کاکتۆر بەڕاستی وەسەلەن ستا ئەم فترەی پێشویان و تەیف سامی لە عەمرەیە هەڵامەت تەگرێ هەموو خەڵکی کوردستان نەزانێ بەڕاستی یعنی ئەم جۆرە بەڕێوەبردنە ئەم جۆرە دەسەڵاتداریە ئەم ناتوانین بڵێ حکوومەتداری ئەم جۆرە دەسەڵاتداریە یان تا شوێ بڕەکە ئەگەر ئێمە بینە سەر حکوومەتی عێراقی بڕواناکەم بتوانێت با بڵێن تا سەر وا بکە هەرێمە بڵێم بەڕاستی با بڵێن هەردوو لە تا سەر ئەو کێشەیە چووکە یەکەم
زەختی ئەمریکا نەبێت ئەو نێنار ئەمە واقع بەڵێ چۆن گەیشتینە ئەم حاڵەتە ئەمە پرسێکی ئێستا هەنووکەی نییە بڵێن وڵا ئەمڕۆ دوێنێ ئەمە وەکو بۆم باس کردی ینی ئەم مفاوزاتە تا گەیشتە حدێک کە هەردوو بیر و ڕا کە کاقوبات لەسەر ئەم کەیسە چەندین جار چەند ساڵ لەگەڵ ئەم مۆزوعە ڕۆی ینی تا گەیشتە ئەوەی کە هیچ نەبێ گرێکشوێرەکان لێکوایە هیچ نەبێ مەسەرەن حەلی بۆ بدۆزنەوە اینجا کۆدەنگی نێودوڵەتیشی لەسەر بێت وەکۆی کە ئەمریکاش بۆ خۆی هەوڵیە کە ئەو مەشاکلی دارایی و چوونە دەرەوەی دۆلار و نازانم چی ئەمانە حەلکە بەوەی کە هەردوو حکوومەتی هەرێم بێک بگەێنێ مەسائلی سیاسی کاک باوڵ کە هەستا بەم مەسلەیە وردە لەگەڵ ئەحزابی شیعەکانە و سونەکانە کەوتە مفاوزات و زەختی لەسەر ئەوانیشدانە و هەر چۆنێک ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوە ئەمە پرسێک بووی تر کۆتایی هاتووە مواتەڵەکردن من بڕوا ناکەم ینی بگاتە ئەو دەرەجەیە چونکە ئیشەکە کۆتایی هاتووە تەواو ینی گەشتونەتە ئەو ڕێکەوتنی چ هەر ئەبێ بکرێ بە هەر وەسیلەیەک بێ بەڵام ئەوەی کە جەنابەت باسێکی ئێستا ئەم تەخیرێکە و ئەم سراع لەگەڵاکە و ئەم ئەچێ بۆ حەج و ئەم ئەمراکات و ئەم هەڵامەتە گرێ و ئەم ڕەنگە نەتوانێت تااقەتی نەبێ ئەمە ڕەنگە ئەمە ئەو شتە وردەکاریانەیە کە لە نێوان دوو کەسە کە هێشتا هەر ئەو لەو یانەوێ ململانەکە گەرمترکەنەوە لەسەر ئەوەی کە هەم ئەم دەست بگرێ بە داهاتەکەەوە هەمیش ئەم بڵێن نەخێر خۆتۆ داهاتن نەناردوو بەڵام منیش ئەوە تا دەستی پێگرن دوو مانگ جارێک بۆتە نێرم بەڵام وەکو ئەوەی کە بڵێ وڵا ناینێرم یاخود ناکرێ ئەویان نا ئەوە بڕاوەوە بەڵام مەبەستەکەم لێرە ئەوە نییە مەبەستم حکوومەتی هەرێمی کوردستانە خەڵکی ئەوە نییە مەسەلەن ئەگەر ئەو مباتەڵانە ئەو ڕێگریانی کە بەڕێزت باست کرد حەلێکا بۆی خەڵکلانی کە موچەکە وەربگرێ دوایی بە دوای بەدیلی ترا بگەڕێ یعنی ئەمە تا کەی بڕێکات هاوڵاتی وا لێ بکەی هەمووی تایف سامی بناسێ ئێستا تایف سامی ئێستا هاتووە پێشەوە لە سوشال میدیا پیشانی جەنابتم داڵێ بەخێر بێ بەخێر میوانی وە گوڵ ئاوەدانت کردیوە خانی دڵ ئەستا ئەویان بۆ تایف سامی دانا ینی بەڕاستی هاوڵاتیان وا لێ کردووە تایف سامی لە پووری خۆشترەوێ کاک زانە ئێمە باسی سیاسەتی شێتی نیشتمانی بۆ بکەم لە بیدایەتەوە کە ئێمە پێش منیش کە ئێمە لە پەرلەمان بووی سیاسەتی یەکێتی ئەوە بوو کە بەڕاستی لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێ بکەین و ئەو ڕۆژەشمان لە بەرچاو بوو ئەمە شتێک بوو ئەوە نەبوڵێن خۆمانی لێ بدزینەوە یا شەرمکەین قسە بکەین بڵێن وەڵامە لە سەرمانەکەوێ مەسلەیەکی نەتەوەیە پەیوەندی بۆ نییە مەسلەی نەتەوەی کۆتایی هاتووە تو هەرێمێکی فدرالیت تەسبیت بووە لە دەستورە مافەکانت دیاری کراوە زمانت بۆ بە زمانێکی ڕسمی دووەم زمان لەسەر ئاسی عێراقا حدودەکانت دیاری کراوە مادەی 140 هەیە ئەمانە هەمووی لە دەستورە هاتووە و ئەمە ڕێکەوتنێکی سیاسی و ئەمە مەسەلەن دەتەوەیەکە کۆتایی هاتەوە و هەموو حزبەکانیش لەسەری کۆک بوون لە ئەنجومەنی کە لە یەکەم ئەنجومەن کە دروست بوو لە دوای 2000 لە ئەنجومەنی حکوم هەموو نوێنەری هەموو حزبەکانی تیا بوو لە بچووکەوتە بگرێت تاکو گەورە ئەو خۆش جەنابەت مڕافعە گەورەکەی جەنابی ئیمام جەلال لەزانێ کە لە ئەنجومەنی حکوم کردی کە ئەمانە هەمووی دەستکەوتی زۆر سیاسی زۆر گەورە بوون و ئەمە سیاسەتی یەکێتیە لەو کاتەوە تا ئەمەی کە ئێستا ئێمە خوێنینەوە و ئێمەش ئەو کاتە یعنی لە پەرلەمانیش ئەو کاتە ئێمە زۆر جار هەوڵمانەیە کە کۆدەنگژێک دروستکەین لەسەر ئەو پرسانە زۆر جار هەوو مەسئولینە هاتن لە حزبەکانی تریش لەگەڵیانە دانیشین کاکە وەڕێکەون لەگەڵیانە ئەم مۆزوعە بەڕاستی زیاتر هەتا زیاتر درێژە بکێشێ ئەوەنە زیاتر خەڵکەکە زەرمەند دەبێتایە نتیجەکەشی هەروای لی هات هەر هاتەوە سەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی بڕوای پێی هەبوو لە پرەنسیبەکە هەبوو لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی هەبوو هەر ئەوەش ڕوویە و جەنابی کاک قوباد و جەنابی کاک بابڵیش تۆ خۆت لێ شایەتی ئەوە بووی کە کاک چەندین جار هاتۆ 18 جار من خۆم لە زۆربەی دانیشتەکانە لێ مەسەلەن بۆ ئەوە بوو کە دەرەنجامێکی ئاوای لێ بکەوێتەوە بەڵام هێشتاش بەڵام هێشتا گرێگۆڵی ماوە گرێگۆڵی ماوە لەبەرەوەی کە هێشتا ئەو پاچی تەواوی پیشاندا ئەو کاتە مشکلەکە لەوەیە ئەوەنە ینی شەکەل لەم سەرەوە زۆر ژیر بووە تۆ ئەبێ خۆ تۆ کاتێککە ڕێەکەویت خاڵەکانیش لە بەردەستایە خۆ بەلایانی کەمە تو ئەبێت جێبەجێ بکەی
ئەوەشیان واز لە بێنە خۆ ئەبێت ئەو لیستانێک کە ئینێرینجا ئەوەی من بیستمە نازانم جە تا چ حدێک ڕاستەوە لە سوشال میدیایەوە باسەکری ئەخودەوەی زۆر جار مقابلاتیان دێک لە ئەندام پەرلەمانەکانە بینم خۆ ئەبێ ئەمانە حەلکەی خۆ تو ئەمانە بوونەتە سەوکاری وی چکە تۆ بەهانەکەی تەدەست ئەو پارەکە دەهاتێ فترێگەیانوت وڵات چۆن لەبەرەوەی حەشدی شعبی ڕەنگە لەوێژ هێنی زۆر بێ بۆ ئەوان خەڵکێکی زۆری هەیە با بە تۆ پارەکە لەوێت خۆ پارەکە خۆ ناینێری بۆ ئەو ئەینێری بۆ تۆ ناتوانانی شەڕوتێکی خۆتی فەرزکەی بەسەرا تا تۆ قەناعەت بهێناوە چەند ساڵ تو ئەم هەموو هاتوچۆی ئەو هەموو وەفدە بنێرە لە حکوومەتی هەرێم ئەم هەموو لایانی سیاسی ئەم هەموو خەڵکە هەتا کوای لە هەر مامۆستایانی خۆشمان نەڕۆشن بۆ ئەوێ لەگەڵ سوودانی دانیشتن جوتیاران مامۆستایان مۆزەفین زۆربەی زۆریان ئەم دوای ئەم هەموو هەوڵە هەم لایانی سیاسی بگرە لایانی ئینسانی بگرە لایانی ئیداری بگرە هەوڵەکانی کاک باوەڵ ئەمانە هەمووی ئەو یەکە ئێستا ئیبینی تو خۆت لەبەرەوەی یەکێتیت پێت وایە هەوڵەکانی کاک قوباد و سەرۆک بافڕۆڵی حقیقەتت بینیوە کاک زانە من ئەوەم بینیوە نازانم هەموو وەفدەکان سەرەتا سەرۆکایەتی کرد لە زۆربەی لە هەندێک لە دانیشتەکانیشان لەگەڵ ئەویشا بوو ئەمە خۆ واقعەکە و دیارە و زۆربەی حیزبەکانیش لێ بوو لەبەر ئەوە ینی من بەبەسەکەم لێرە نقطەکە ئەوەیە کە سیاسەتی یەکێتی بەو نەوعە بوو کە ئێستا هیبینین ئەمە نەتیجەکەیە ئیتر تۆ چۆن ئەم نەتیجەیە لە ساڵحی خۆت ئەشکێنیتەوە بەڕاستی خۆ هەمە حەفز ناکرێت هەر یەکێتی بێت تاوانبار بێ یەکێتی ئەرکەکە لەسەر بگرێت خۆ ئەبێ حکوومەتی هەرێم و لایەنەکانی تر بەتایبەتی ئەوانە کە لایەنی سەرکیین لە حکوومەت هەرێمە خۆ ئەبێ ئەوانەیش موشکیلەکان حەلکەن ئێستا چیتر ماوە کە بتوانرێ خەڵکی کوردستان تێبگا بۆەوەی کە ئەوەی کە لە بەغداوە قەراردر لە حکوومەتی هەرێمی کوردستان سەد نەکرێ یان ڕێگەی لێ نەژیرێ کاکزانە وەکو باسم کرد مەسلەی موچە یەکەم حەل بووە بەڵێ حەل بووە بۆ مانایی کە کۆتایی هاتووە ئەم مەسلەیە کۆنکریتی ینی قفڵە کۆتایی هاتووە شروطەکان قورسن و بابەتەکان جیاوازن و دەردی خۆمان وتمان دوو سیستەمە و نازانم چی ئەولا ئەمە ناخوا حکوومەتی عێراقی ئەڵێ بەم شێوەیە بمبینی ئیتر تۆ بە شێوەیەکی ترێنێری دوو مانگ موچەکە دواخە باش ئەینێری ئەتیادی موچەکەت بۆ نێر ینی چی هیچ ئەڵێ من بەم نوعا من ئەڕۆم با ناینەنێ سیستەم باشە بۆی دڵگران بەو ڕێکارە ئەو بەو ڕێکارە بەو واقعە بەو دیفاکتۆیە ئەڵێ بەم نوعا بۆم بنێرە کە نەینێری خۆ ئەویش بیانووی لە بەردەسە کاکە خۆژاڵێ من پارەدەیەم ینی چی تۆ لەمە لە لیستەکەشا گریمان ئەگەر مەسەلەکە ئەمە بێ ئەگەر لایەنە فەنیەکە بەم نوع بێت یان لایەنی باقی بێت ئەڵێ من نەبێ بەم نوع بۆم بنێری تۆ نەینێری ئەڵێ کاکە نەناردووە تەدقیقم کردووە غەڵەتیتی هەیە مەسەلەن ئەوەی کە من ئەیبینم و ئەیبیسم لە سۆشیال میدیا بێت لە تیڤیەکان بێوانە دڵنیاشم ڕەنگە ینی خەلەکان کە تا ئێستا چارەسەر نەبوو هەر ئەو لایەنە فەنیێکی ئەو تێڕوانینەی هەیە ئەگەر لە حکوومەتە هاو بەش بێ بتوانێت قسەی بەباشی جێبەجێ بێ پێ توای ئەوانە ڕوو ئەدەن مادام ئەو تێڕوانەیە کە بەغدا ئەمقی استراتیجە کاکزانە تۆ کاتێک کە ساحێبی کەیسەکەی بەش جیاوازە لەوەی ینی تۆ ساحێبی ئەم کەیسەی جیاوازە لەوەی کە تۆ هاو بەشی کەیسەکە بێ بەڵێ یەکێتی نیشتیمانی لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی ئەوەی کە ئەرکی خۆی وەکو ئەوەی کە ئەم مشکیلەیە حلوکە خۆی خاوەنی کەیسەکە بۆ گەیانویەتی ئەم حەدی ئێستا بەڵام خۆ ئەم هەل لە حکوومەتان نییە خۆ سەرۆکایەتی حکوومەت لای ئەم نییە خۆ ئەگەر سەرۆکایەتی حکوومەت بێ خۆی خاوەنێکی کەیسەکەی خۆ ئەبێ حەلیشی بکە بەڵام تا ئێستا حل نەبوو خۆ ئیتر ئەمە چ تاوانێکی شێتیایە با بڵێ نەگەریشێتیش لە ناو حکوومەتا بێ بەڵام خۆی هاتووە لە سەرۆکایەتی وەفدەکانی کردو هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی با بڵێن ئیداری کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیە دەبێت ئێمە بەردەم هەڵبژارنی پەرلەمانی کوردستانی چی بکرێت بۆی ئەو ڕێڕەوی حکومڕانی کە یەکێتی باسەکان ڕاست بکرێتەوە ئەوەی کە دیارە بە سەیری سیاسەتی یەکێتی بکەین چ لە ناوخۆیە و چ لە نێودەوڵەتیە و چ لەوەی کە پەیوەندیمان لە نێوان خۆمان و حکوومەتی عێراقیە لە ناوخۆیە دیارە چەندێک هەوڵ دراوە ئەوەی کە باسمان کرد ئەم لەم بەرنامەیە لە بیدایەتی بەرنامەکەەوە ئەمە باسمان کرد سیاسەتی یەکێتی ئەوەی کە ڕاستی گرنگ بێ ئەوەیە کە قوتی خەڵکی سەری مانک
معاشەکەیەتی موچەکەیەتی لەناو گیرفانیا بێت واضحە درست وە با بڵێن بە تەجروبەش ئەم ئیشە ینی جێبەجێ کراوە بۆ پرۆسەکەش خاوەنیەکێتی بووە سیاسەتەکەش و تێڕوانینەکەش هەریشێتی بەدەر لە هەموو ئەو با بڵێن ڕخنانەی کە لێژیرە مەسائل وەکو جەناوت شارەت پێە مەسائلی نەتەوەی ئێمە کۆدەنگی نیشتیمانیمان نییە نازانم چی کورد تەواو کۆتایی پێ هات ئێمە چینە ژێر عێراق دەسەڵاتی عێراقێتەوە ماکوژیان باڕە نازانم چی ئەمە هیچ بەدەر لە هەموو ئەم زەختانەش ئەنی شتی پێی وابوو کە بەڕاستی یەکەم شوێن کە ئێمە بین اتفاقی لەگەڵا بکەین حکوومەتی عێراقی بوو چونکە واقعاً ئەبێ وابێت چونکە تۆ هاتووی ئەم حکوومەتی عێراقەت تۆ بەشدار بووی لەوە کە دروست کردێتەوە ئەمێ مەسەلەکە چاوەشەکردنی ئەم مۆزوعە ئەوە مۆزوعێکی ترە ئەوە شتێکی ترێک کە پەیوەندی بە سیاسەتەوە هەیە بەڵام واقعاً وایە و خەڵکیش ئەبێ وا بزانێت وە دەریش کەوت نەگەڕێنەوە نەخێر ئێمە وەزعمان خراپە بێ هەر لە موچەی خاننشینانە بگرە کە خەڵکەکە چۆن بشایەوە ئەمە لەو ناحەیەوە لە ناحەی ئەوەی کە لە ڕووی ئیقلیمیشەوە ئیشێتی پێی وایە سیاسەتی یشێتی کە پێویستە کات ئێمە ڕێز لە سیادە و لە ئەمنیەتی دەوڵەتانی دەوروبەر بگرین و بەڕاستی باجیشمان ناوە لەسەر مەسەلەش لەسەر مەسائلی نەتەوەیش هەروە ئێمە خۆ جەنابی کاک بابڵ زۆر جار لە مناسباتی جیاجیایەکە بەڕاستی بەشدار بۆ لە مناسباتی پارچەکانی تری کوردستانە سیاسەتی یەکێتی لە بەرامبەر لە ڕووی نێودەوڵەتیشەوە خۆتەزانی کە ینی کارکتەرێکی زۆر گرنگە چ لە هەر وەفدێکی نێودەوڵەتیەت کە لەگەڵ پارتی دموکراتایە لەگەڵ حیزبەکانی ترە بە تەئیشید بەبێ یەکێتی میشە ناکرێت بەبێ یەکێتی و پارتیژ ئەگەر ئێمە لەسەر مەسائلێ با ئێمە دوورکەین و لە هەندێک مەسائل ئەم هەرێمەمان بەباشی بۆ بەڕێوەنا چووکە دوو حیزبی باڵەدەستن لەم هەرێمەیە و هاوبەشی سەرێکین لەم هەرێمەیە و خاوەنی هێزی پێشمەرگی کوردستانی لەبەرەوە بە نیسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تا ئێستا چی کردبێت لە مەسلحەتی کۆمەڵانی خەڵکە شکاوەتەوە و ئەمەش دنیادیدەیی و با بڵێن ڕوئیای یەکێتی نیشتیمانی لە بەرامبەر خەڵک و لە بەرامبەر هەرێمی کوردستانە تا ئێستا قسوورێک نەبوو بەڵام دەردی کوورد دەڵێ چەند بێ چەقەڵ نییە خۆ هەموو ئینسانی قابلی غەڵەتە یەکێتیش ڕەنگە قابلی غەڵەتە پارتیش قابلی غەڵەتە لایەنەکانی تریش قابلی غەڵەتن لەبەرەوە کارکتەری سەرێکی ئێستا کە زروفێکی تایبەت هاتوتە پێشەوە کە قۆناغێکی تازە هاتوتە پێشەوە بەڕاستی ئیشێتی سەرقافڵی ئەو گۆڕانکاریە و هەدەفە سەرێکی کەشی ئەوەیە کە خۆشگوزەرانی بۆ خەڵک بێتەوە دلیلەکەشی ئەوەیە کە ئێستا و دەرەنجامی کە بینیمانە یا ئەیبینین لە نێو حکوومەتی عێراقی و حکوومەتی فیدراالە هەیە بەشێکی زۆری ئەرکەکەی یەکێتی نیشتیمانی خستی سەرشانی خۆی و نەجاحەتی شتیایەنە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر تەهام حەوەدەبێت پێش ئەنجومەی نوێنەرانی عێراق بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەش کردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ